سلااوتان لێ بێت بە هیوام هەموو لایەک باش بن تەندروست بن. ئەمڕۆ لەسەر بابەتێکی گرنگ قساکەم، ئەوەیش پرسی پێکەنانی حکومەتی خۆجێی شاری کەرکووکە. بێگومان لە دوای 8 مانگ لە هەڵبژاردن لە شاری کەرکووکە لە هەڵبژاردنەکە لە 18/12/2023 پێکهێنرا و هەڵبژاردنەکە خۆجێی بۆ پێ دروستکردنی ئەنجومەنی پارێزگای شارەکانی عێراق یان پارێزەکانی عێراق. ماوەی 8 مانگ و تا ئێستا هیچ حکومەتێک لە کەرکووک پێک نەهێنرا بوو و گفتوگویەکی چڕ لە بنێوان پێکهاتەکان و لایەنە سیاسیەکانی شاری کەرکووکە هەبوو. بەڵام دوای 8 مانگ ئەم شەو درەنگانێکی شەو نزیک کاتژمێر 8 شەو حکومەتی خۆجێی شارەکە پێک هێنرا و کوردێک بە ناوی ڕێبوار تەها کە کادرێکی نیشتیمانی کوردستان و پێشتر ئەندام پەرلەمانی یەکێتی بوو لە بەغدا کرایە پارێزگاری شارەکە. بێگومان ئەم ڕووداوە ینی ڕووداوێکە کە زیاتر لە 8 مانگە هاوڵاتیانی کورد تایبەتی هاوڵاتیانی شارەکە چاوەڕێ ئەم پرسە دەکەن. بێگومان کوردانی ژە پارچەکانی هەیە کوردستان ئەوانەی کە چاودوی ڕەوشی سیاسی دەکەن و ئەوەی کە ئاگدای ڕەوشی کەرکووکن بێگومان بە وردی چاودێری دۆخەکان دەکەن و چاوەڕێ ئەم ڕووداوە بوون. بۆیە لە دوای 8 مانگ حکومەت پێکهێنرا و کوردێک کرایە پارێزگاری شارەکە. ئەمە ژوای کرد هاوڵاتیانی شارەکە و تایبەتی کوردەکان کەیف خۆش بن، چونکە لە دوای 2017ەوە لە دەڕداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر و کاردانەوەکانی دوای دولفراندۆم پارێزگارێکی خۆسەپێن پارێزگارێکی سەپێنرا لەسەر شارەکە هەبوو. پارێزگارێک بوو کاڵم ژێدرا و بەڵکو حکومەتی ناوەندیەوە وەکو ینی مۆزەفێک دانرا بوو لەوێنە لە ڕێی برارێکی سەرۆکی وەزیرانی ئەو کاتە حەیدەر عەبادیەوە دانرا بوو. بۆیە ئەمە لە دوای 7 ساڵ جارێکی دیکە کورتوانی ئەو پۆستە وەرگرێتەوە و ببێتە بە پرسیاری یەکەم لە شارەکەیە، پۆستی یەکەم لە شارەکەی وەربگرێت، پۆستی ئیداری کە پۆستێکی گرنگە، یعنی ئەتوانین بڵین پاشای شارە، ینی بەڕێوەبەری یەکەمی شارە و باڵەدەستی یەکەمی بڕیارە، ینی هەموو بڕیارەکان بە تایبەتی دەستی ئەوە کۆبنەوە، هەم بەرپرسی یەکەی ئیداریە، بەرپرسی گشتی یەکەی ئیداریەوە، هەمیش بەرپرسی ئەمنی شارەکەیە، بەرپرسیار یەکەمی ئەمنی شارەکە هەر پارێزگارەوە بڕای تەعینکردن و دامەزراندن و گەلێک بڕای دیکە دەستی پارێزگارتان خزمەتکردنی پرۆژە و ئیمزا و زۆر بڕیار دەستی پارێزگاری شارەکەدان. بۆیە ئەوە گرنگ بوو بۆ کورد کە جارێکی دیکەم پۆستەوە بگرێتەوە. بێگومان لە دوای 7 ساڵ جار دیکە توانیان پۆستی پارێزگاری کورد وەربژێتەوە. بێگومان وەرگرتنیان پۆستە ئاسان نەبوو. 8 مانگ ململانێ 8 مانگ گفتوگۆ سەرم پرسەکرا تا 2000 مانگێ پێش ئێستا کۆبنەوەی یەکەمی ئەنجومەنی پارێزگا لە شاری کەرکووک پێک هات و لەو کۆبنەوەیشدا ڕاکان جبوری پارێزگاری بە وکالەتی پێشتر کە هاوکات خۆش هەڵبژاردوو بوو بۆ ئەندامی ئەنجومەن وەکو سەرۆکی ئەنجومەنی بە تەمەن هەڵبژێدرا، چونکە لە یەکەم کۆبنەوەدا کەسێک کۆبنەوەکە بەڕێوە دەبا کە تەمەنی هەیە، یان زۆرترین تەمەنی هەیە، ئەو کۆبنەوەکەی بەڕێوە بردووە تێیدا تەنها یەکەم جەلسە بەسترا بەپێی یاسای عێراقیش. دوای یەکەم کۆبنەوەی ئەنجومەنی هەڵبژێدرا و پێویستە لە دوای 30 ڕۆژ لە دوای یەکەم کۆبنەوە پارێزگار هەڵبژێردرێت، یعنی لە ماوەی 30 ڕۆژەیە کە یەکەم کۆبنەوە کرا پێویستە پارێزگار هەڵبژێردرێت. بێگومان لە دوای یەکەم کۆبنەوە گفتوگویەکی زۆر چڕ هەبوو لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان، چەند سیناریۆیەک هەبوو بۆەوەی کە ینی حکومەتی خۆجێی پێک بهێنرێت و پارێزگار هەڵبژێردرێت. بەڵام زۆربەی سناریۆکان سەرکەوتوو نەبوون، نەیانتوانی بگەنە ئەنجام. لە ناویشیاندا سناریۆی تورکمانەکان هەبوو کە داوایان نەکرد، بەری تورکمانێک کە داوایە کرد کە ینی پۆستی پارێزگاری شارەکە لە نێوان پێکهاتەکاندا بەش بکرێت بە شێوازێک هەر پێکهاتەیەک ساڵونیوێک ینی پارێزگاری شار بێت و ینی تورکمان ساڵونیوێک، عەرەب ساڵونیوێک، کورد ساڵونیوێک زۆر شێوازدا بەش بکرێت. و عەرەبەکان عەرەبی سونە بە تایبەتی داوایان دەکرد پارێزگار لای ئەوان بە مطلقی و هەر ئەوان بەرپرسیار بوون و هەر ئەوان
پارێزگار بن و لە ئەوەشدا ناو کوردەکانیشدا دوو ڕای هەبوو. پارتی دموکراتی کوردستان ڕایوا بوو کە لەگەڵ عەرەبی سوننە و تورکمانەکان ڕێک بکەوێت کە یعنی 4 مانگ نزیکەی 4 مانگ تا 6 مانگ پۆستی پارێزگار بۆ کورد بێ، ئەوەکەی دیکە بۆ عەرەب و تورکمان بێت. لەو پۆستەش دانویست بۆ پارتی دموکراتی کوردستان بێت. بێگومان ئەم سناریۆیش سەرکەوتوو نەبوو و سناریۆی یەکێتیش هەبوو لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی وەکو بەشێک لە عەرەبەکان ڕێکەوتنی کرد کە پۆستەکان لە نێوان پێکهاتەکاندا باش بکرێت و پۆستی پارێزگاریش 2 ساڵ بۆ کورد بێت 2 ساڵ بۆ عەرەب بێت. لە ڕاستیە ئەمە دوای مناقەشەیەکی زۆر، دوای هەوڵێکی زۆر توانی سەرکەوتن بەدەست بێنێ و یەکێتی دوێنێ شەو ئاخر ڕۆژی ڕۆژەکە بوو لە دوێنێ شەودا لە کاتەکانی کۆتایی توانی کۆبنەوەیەک لە بەغداد بکات و ئەنجومەن لەوێ کۆبێتەوە کە دەست پێشخەریەکی یەکێتی بوو. هەم لەوێنە ڕێیان کلدانی لەوێ بوو، هەم خالید شوانی لەوێ بوو کە وەزیری یەکێتیە لە بەغدا، وەزیری عەدلە و هەروەها بە چاودێری محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و پاڤێڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لێ بوو. توانیان ئەو کۆبنەوەیە بکەن، کۆبنەوەی ئەنجومەن، لەو کۆبنەوەی ئەنجومەندا کە دە ئەندام ئامادەی کۆبنەوەکە بوون و 5 لەوانە یەکێتی بوون، 1 لەوانە مەسیحی بوو و غەڵەت نەم 3 ئەندامی عەرەبیش لە عەرەبەکان بەشداریان کردبوو. بەگشتی پێکهاتەی ئەنجومەنی کردبوو بەم شێوازەیە: 5 ئەندامی ئەنجومەن هی یەکێتین، 2 ئەندامی ئەنجومەن هی پارتین، 1 ئەندامی کۆتا هی مەسیحیەکانە کە ئەویش نزیکە لە یەکێتی و هەروەها 5 ئەندامی هی عەرەبەکانە و 2 ئەندامیش هی تورکمانەکانە. تورکمان 2 ئەندامی هەیە لە شارەکەیە. بەگشتی تورکمانەکان بایکۆتی ئەوەیان کە بەشداری کۆبنەوەکە بکەن. نیوەی عەرەبەکان ئەوانەی کە کوتلەی ڕاکانجی بوورین بایکۆتی ئەو کۆبنەوەیان کرد، بەڵام لە کۆتاییدا کۆبنەوەکە کراو و ڕێژەی یاسایی هەبوو بۆ ئەوەی کە بڕیار بدرێت تێیدا سەرۆکی ینی پارێزگای شار هەڵبژێردرێت لەگەڵ سەرۆکی ئەنجومەن هەڵبژێردرێت. بەگشتی پارێزگای هەڵبژێردرا، 2 جێگر بۆ پارێزگای هەڵبژێردران و سەرۆکی ئەنجومەنیش هەڵبژێردرا لەو هەڵبژاردنەیە. ئەمێ پۆستەکان کە دابەشکراون بەسەر پێکهاتەکاندا لە ڕووی پێکهینەوە لە ڕووی پۆستە گرینکای دابەشکراون بەسەر شارەکەیان شێوازێت ئەمێ بتان بخوێنمەوە بۆتان باس بکەم. یەکەم کورد پۆستی گرنگی شارەکەی بدەستێناویش پارێزگارە و توانێتی بەڕێوەبەرایەتی شارەوانی بەڕێوەبەری شارەوانی گشتی شارەکە بەدەست بێنێت. بەڕێوەبەری شارەوانیەکانی دیکەش دەردووری کەرکووک، دەوروبەری کەرکووک ئەویشی توانیوە بەدەست بێنێت. بەڕێوەبەری ناحیەی شوانی بەدەستێناوە، بەڕێوەبەری ناحیەی قەرەنجری بەدەستێناوە. ئەوانە پۆستەکانی کوردن و هەروەها پۆستەکانی عەرەب 19 پۆستن. توانیوەتی 2 جێگری پارێزگا بۆ عەرەب بێت، 2 ڕاوێژکاری پارێزگا ینی کە دەبنەن ینی شێوەرمەند ڕاوێژکاری پارێزگار بۆ عەرەب بن، بەڕێوەبەری کوشتوکاڵ، بەڕێوەبەری قەزای حەویجە و ناحیەکانی زاپ و عەباسی، ڕەشاد و ڕیاز، بەڕێوەبەری کاروباری کەرکووک، بەڕێوەبەری داد، بەڕێوەبەری بازرگانی، بەڕێوەبەری نیشتەجێبوون، بەڕێوەبەری کاروباری کۆمەڵایەتی، بەڕێوەبەری ئەوقاف، بەڕێوەبەری ژینگە، بەڕێوەبەری ڕەگەزنامە و باری شارستانی، بەڕێوەبەری چاودێری دارایی. هەموو ئەوانە بۆ عەرەب بوونە، بەڕاستی پۆستێکی زۆریان بەرکەوتووە. هەروەها تورکمانەکانیش 9 پۆستیان بەرکەوتووە: جێگری ئەنجومەنی پارێزگا، جێگری پارێزگا، هەروەها یاریدەری پارێزگا، 2 ڕاوێژکاری پارێزگا، 1 ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەن، یاریدەری پۆلیسی کەرکووک، یاریدەری شارەوانی، یاریدەری شارەوانیەکان. ئەوانیش بەگشتی 18 پۆستیان بەرکەوتووە. لە ڕاستیە تورکمان تەنها 2 کورسی هەیە، ئەو مافەی نییە ئەوەندە زۆرە بەدەست بێنی. هەروەها عەرەبیش بە پێی کورسیەکان مافی ئەوەندەیان نییە ئەو دەنگە زۆر ئەو ڕێژە زۆرە بەدەست بێنن، بەڵام لەبەر ئەوەی لە بینی کوردەکاندا یەکگرتووی نەبوو، یەکڕێزی نەبوو، ئەمە ژوای کرد ئاڵۆزی دروست بێت و بۆ پێکەنانی حکومەتی خۆجێیی یەکێتی ناچار بێت پۆستێکی زۆر بە تورکمان و عەرەبەکان بدا بۆی بتوانێت پۆستی پارێزگا بەدەست بێنێت. بەگشتی بەم شێوازەیە تا ئێستا تورکمان بەرەی تورکمانی هەڵبژاردنەکەی قبوڵ نەکردووە
يعني حکومەتی خۆجی قبول نەکردووە ئەڵێت ئێمە سکاڵا دەکەین لە دادگای فیدراڵی و هەروەها بێگومان عەرەبەکانی سەربەڕاکان جبوری کەوانیش سێ کەسن پێی وایە خەیانەتیان لێکراوە سێ لە ئەندامەکانی عەرەب بەشداریەوە کۆبوونەوەی کردویانە خەیانەتیان لێ کردو ئەوانیش تا ئێستا قبولیان نەکردووە ینی حکومەتی خۆجەیەکێک کە تا دامەزراوە بەڵام بەگشتی بە زۆرینەی دەنگ بابەتە قبول کراوە و تێپەڕیوە بەگشتی ئەم بابەتە وردەکاری زۆری تیا هەیە ینی بەڵام نەتوانم لە دەقەیەکە تەنها ئەوە باس بکەم. زۆر سپاس بۆ گوێگرتنتان.